بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواه بخاتي قوري خوت ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبولکە. ئێمە ڕۆژانی دووشەم لە خزمەت ئەم کتێبە نایابەی مختصر منهاج القاصدینە تێکەڵ ئەبین. ئومێدمانە کە ڕۆژی دووشەممان و ئێوارەکەی کە نامەی عەمالمان بەرزە بێتەوە باشترین ڕۆژ بێ کە ئەم کردەوە ساڵحەی تیا بەرزکەینەوە لە خزمەت ئەم کتێبە جوانابین. مختصر منهاج القاصدین چوار بەشە. بەشی یەکەمی عیبادات و دووهەم معاملات و سێهەم مهلکات و چوارەم منجیات. ئێمە لە بەشی منجیاتان کە بەشی ڕزگارکارەکانە کە ئینسان پێی ڕزگارە بێ هاتوون باسی یەکەم کتاب باسی چیمان کردو؟ باسی تەوبەمان کردو، چونکە ئینسان بەڕاستی بەچی ڕزگاریە؟ بە تەوبەی زۆر. ئیمامی غەزالی باسی فەزلی تەوبەی بۆ کردن، اینجا گوناهەکانی تەوزیع کرد بەنسبەت صفاتی ئینسانەوە، بەنسبەت گەورەی و بچووکیانەوە، بەنسبەت نهێنی و ئاشکراییانەوە، بەنسبەت مافی خەڵک و مافی خواوە، هەمووی تەوزیعات کرد. ئێستا باسی ئەومان بۆ ئەکا مادام باسی ئەوەی کرد گوناه هەندێکی بچووکە و هەندێکی گەورە، ئەلەم فەصلەیە ئەفەرمێ فەصل في بەیان ما تعظم به الصغائر من الذنوب. باسی ئەومان بۆ ئەکا کە بەچی گوناهە بچووکەکان گەورە ئەبن. ئێمە گوناهی بچووک ئەزانین بچووکە، گەورەش ئەزانین گەورەیە، بەڵام هەندێک جار ئەو بچووکانەوە بچووکی نامێننەوە گەورە ئەبن. عەرەب قسەیەکیان هەیە ئەفەرمێ ئین الجبال من الحەصا. ئەو کێوە بەرزانەی کە ئێبینی وردەبەردی بچووکن بوونەتە ئەو کێوە گەورە. ئێمە کاتێکە لە بەردەم گوناهی بچووکە ئەوەستین، هەموو دقیقە بێت ترسیەوەمان هەبێ ئەو گوناهە بچووکە لێمان گەورە ببێ، با بچووکیش بێ. ئەفەرمێ ئیعلەم ئەنە الصەغیرەتە تەکبڕ بئەسباب. بزانە کە گوناهی سەغیرە گەورە ئەبێت بەخۆی چیەوە؟ بەهۆی کۆمەڵی ئەسباب و هۆکارەوە. یا ئەگەر توکبەڕوو بخوێنیتەوە یعنی گەورە ئەکرێت، خۆمان گەورەی ئەکەین بە کۆمەڵی هۆکار. یەکەم هۆکاریان الإصرار والمواظبة. الإصرار والمواظبة لهر گوناهێکی صغيرة گەورەیەک. إصرار لەگەڵ مواظبە جیاوازە. بۆیە ئەهەسێت لای ئێمە ئەڵێن گوناهی بچووک جاران هەر ئاوا ئەوترایان و ئەگەر زۆری بکەی گەورە ئەبێ، ئەو مواظبەیە. ئیصرار و ئیمامی غەزالی هەردوو کەلیمەکەی هێناوە، مەرج نییە زۆری بکەی، بەڵام لە دڵ تا مصربی لەسەر ئەوەی کە بیکەی. ئەوەی گوناهی بچووک گەورە ئەکە، زۆر خەتەرە. ئینسان جاری وا هەیە گوناهێکی بچووک ئەمەندە ئیسراری هەیە لە دڵیا و ئەوەندە چاوەچاوی بۆ ئەکا بۆی لە شوێنەکەەوە دەستی کەوە جێبەجێکە سێرەکەی ئەم گوناهە بچووکە لەسەری بێتە کۆڵێکی زۆر گەورە. هەموو چونکە هەم ئیمامی غەزالی نازانم گەیشتینە یان نەیگەیشتینە، هەم باسەکە کە هەم جۆرێک لە جۆرەکانی ئەبێتە گوناه بەسەر ئینسانەوە. یعنی ئینسان ئەگەر هەم کا و قەست کا و بیەوێ بڕوا و یعنی دوای گوناهەکەی بۆ ڕێک نەکەوێ، ئەو گوناهەکەی بۆ نووسرا. هەممی کرد، قەستی کرد چوو گوناهەکە بکات، بۆی ڕێک نەکەوت. کەوابوو ئەگەر بۆی ڕێک کەوتایە ئەو گوناهی جێبەجێ ئەکرد. ئەو هەمە زۆر گەورەیە، ئەو ئیسرارە زۆر گەورەیە. بۆیە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئیسرار و مواظبە ئەم دوانە گوناهی بچووک گەورە ئەکرد. لە فەرمایشدا هاتووە لە ڕەوایەتێکی ابن عەباس و ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لە پێغەمبەریانەوە صلى الله عليه وآله وسلم کە ئەفەرمێ لا صغيرة مع إصرار ولا كبيرة مع استغفار. گوناحی سەغیرە بە سەغیرەی نامێنێتەوە کاتی ئینسان ئیسراری لەسەر کرد، بەردەوام بوو لەسەری، و دڵی هەمیشە داوای ئەکرد، لە دڵیا چەکەرەیدا کوتا. ئەوە بۆ شێوازە
يعني هەموو کاتێ قەستی کردنی ئەو گوناهەی هەبوو ئەو گوناهە لە بچووکی نامێنێتەوە دە گەورە گوناهی کەبیرەش بەو گەورەی خۆی لا کەبیرەتە مع استغفار ئەگەر ئینسان تەوبە بکە بگەڕێتەوە بەدڵ بە ڕۆح بە قەستی دڵ بگەڕێتەوە گوناهە کەبیرەکەی لەسەر نامێنێ ئەو بەو کەبیرەتی نامێنێ بچووکە بێتەوە کە بوو ئەکرێ بەپێی ئەم فەرمایشتە گوناهی کەبیرە بچووک بێتەوە گوناهی سەغیرە گەورە بێت گوناهی کەبیرە بسڕێتەوە و گوناهی سەغیرەش گەورە بێت لەسەر ئینسان بۆیە ئینسان لە فەرمایشتێکی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم کە تەوبە ئەکا ئەڵێ خوای گیان داوای عەفوت لێ ئەکەم من صغيرها وكبيرها للروايتك لجناهي جورا لجناهي بشوك شو جناه بشوكش توبة إيه أجر توبة نكى وردوا ده جورا أبي لسر أفرمي وعلم جاب زان الدواء أم فرمايشته أن العفو عن كبيرة قد انقضت ولم يتبعها مثلها أرجى من العفو عن صغيرة يواظب عليه العبد أفرمي بزانك عفوی خوا جل جلاله لە گوناهێکی گەورە کە ئینسان یەک جار بیکات و بگەڕێتەوە تەواو زۆر زیاتر ئەمەل هەیە خوا لێی خۆش بێ عەفوەکەی بەرکەوێ لەو کەسێک گوناهێکی کەبیرە ئەکات و بەردەوام بەسەریا ڕۆمایان باسی مواظەبەیە بەردەوام لەگەڵی ئەڕوا بۆیە ئەبێ ئینسان زۆر ئاگای لێبێ ممکنە گەورەکە بچووک بێتەوە یا خوا لێی خۆش بێ عەفویکە بیسڕێتەوە بەڵام ئەم گوناهەی تریان کە بچووکەکەیە بەردەوام ئینسان لەسەری ئەڕوا لەسەری گەورە ئەبێ نمونەی ئەمە ئیمامی غەزالی نمونەکەمان بەچی بۆیێنێتەوە بە قەتەراتی ئاو ئەفەرمێ وكوشي مثال ذلك قطرات من الماء تقع على حجر متواليات بردك زورق هني تك تك قطرة أو أكيد تسري ورده تشاليك همو أو أي كوتو تسري أقربي إني بيك جربي ده بسري بردك هجلانك كوران كاري بسرنا نهن كابو أقري هي كجناها بشوك كان ورده جورب بن لسر إنسان بويا بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي أحب الأعمال أدومها وإن قل أحب الأعمال إلى الله أدومها وإن قل جوان ترين يا خوشويسترين كردوا ولا إخوة جل جلاله أو كردوا يكا إنسان دوامي أبي باكم بي بازور كم بي أو كردوا تو دوام تبي لقلي همو روجي أتوانم تنها دا صلوات والله لبروي همو روجي إلي أو زور خوشويستر لا إخوة تا کەسێک بە یەکجار دانیشێ ملیۆنە سەڵەواتێک چونکە ئەم کەمە ئەبێتە بەشێک لە ژیانی تۆ یعنی تۆ تەسەوڕکە کە نەخۆشەکەوی موشکیلەیەکە بۆ دروسە بێ سوبحان الله ئەو کردەوە بچووکەی کە کردوتە هەموو ڕۆژێ 10 سەڵەواتت داوە دوای نوێژی بەیانی 10 سەڵەواتت داوە دوای نوێژی عەسر 10 سەڵەواتت داوە بە نمونە یان ئێواران مەسەلەن 10 سەڵەواتت داوە لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم سبحان الله کاتێک کە تۆ نەخۆش ئەکەوی هەر دەدەکەوە بۆ ئەنووسرێ وەکو خۆی لە هەندێک ڕوایەتە سبحان الله ئەفەرمێ ئەگەر ئینسان لە مەجالیسی عیلمە بەشداری کرد یا مەجالیسی ذیکرا بەشداری کرد هەتا مەجلیسی ئەو ذیکرە باقی بێ ئەم پیاوە مردبێتی شەر بۆی ئەڕۆ هەر لەگەڵ کەئەنەما لەگەڵ ئەو مەجلیسی ذیکرا تەواجودی هەیە و ئەوان ذیکرەکەن و ئەمیش پشکی خۆی بەرەکێ ئەو کەمەکە ذیکرەی کە کردوویەتی مادام دەوامی هەبوو بۆیە دەوام زۆر گرنگە هەر کردەوەیەکە بێ با کەمیش بێ ئینسان دەوامی لەسەرکە هەموو ڕۆژێ نەمتوانیوە تەنها 3 جار توانێ بڵم ئەستەغفر الله بەڵام قەت تەرکی ناکەم دوای نوێژەکان مەسەلەن توانیمە کۆمەڵی ذیکری مەخسووس بخوێنم قەت تەرکی ناکەم چونکە ئەدوەموها وئین قەل ئەوانێ سوننەتەکان با کەمێکیم کردبێ ئەدوەموها وئین قەل بۆیە ئینسانی موسڵمان زۆر ئەبێ ئاگای لەوە بێ چۆن ئەوەیان چۆن ئەجری زۆر گەورەتر بۆ ئەنووسرێ بڕواکەن بە هەمان شێواز ئەبینی گوناها بچووکەکانیش ئەگەر دەوامی لەگەڵا بوو وردە گەورەتر ئەبێت و ئەبێتە بەڵایەکی زۆر گەورە بەسەر ئینسانە ومن الأسباب التي تعظم بها الصغائر أفرمي يا تعظم هردوكان أتواني تعظم أخواني تو يعني گوناهەکە خۆی گەورە ئەبێت تعظم يعني خۆت گەورەی ئەکەی أفرمي أو أسباباني كجناه يكتل أسباب كان وتمان أسباب يكم أو إصراري هبه ودوامي هبه دوهم
یەکێتر لەوانەی کە گوناهە بچووکەکە بە گەورە ئەکا بریتێ لە چی ئەوەی بە بچووک سەیری گوناهی بچووک بە بچووک سەیری گوناهی بچووکە ئەمە خاڵی دووهەمە ئینسانی مسلمان نایە بە بچووک سەیری گوناهەکان کە ئەوە گوناهەکە ئەوە دوانە ئەوە سیانە بە سوک کوورە قەیچیەکە نەزەرێک چییە هیچ نییە قەیچیەکە مەسەلەن با بڵێن درۆیەکی بچووک هیچ نییە بۆ نمونە ئەوە هیچ نییە ئەوە بە بچووکی سەیری گوناهەکانی کرد ئەوە ئیتر گوناهە بچووکە بچووکەکەی لێ گەورە ئەبێ چونکە بە بچووک سەیری فەرمانێکی خوای کردووە بە بچووک سەیری شتێکی کردو کە خوا نەهی لێ کردووە ئەفەرمێ فإن الذنب كلما استعظمه العبد صغر عند الله تعالى گوناهەکان چەندێک عەبد بە گەورە سەیری کرد لای خوا ئەوەندە بچووکە بێتەوە چەندێک وای زانی کێوێکی گەورەی کردو لە گوناهەکان بچووک ئەبێتەوە لای ڕەب العالەمین و هەر کاتێکیش بە بچووکی سەیری کرد لای خوا گەورە ئەبێ ئەم گوناهی ئەمە قاعیدەیە ئەفەرمێ چونکە ئەگەر ئینسان بە گەورەی زانی گوناهێک وردە وردە لە دڵی دەرئەچێ هەڵەکەن ئەگەر بە سوک سێری کرد گوێ ناداتێ ئولفەتی پێوە ئەگرێ بابی ئولفەت جارێکی تر باسمان کردو لە خزمەتانە یەکێکە لە خەتەرەکان لەسەر حیاتی ئینسان سبحان الله ئولفەت ئینسان کە ئولفەت ئەگرێ بە هەر شتێکەوە ئیتر وای لێ هەست ناکات تاوانی کردووە لەو شتە جاری وای ئینسان ئولفەت ئەگرێ بە درۆوە خوا پەنامان بە درۆ ئەکە هەست ناکات گوناهیکەوە تا تەو بەشی لەسەر کە چونکە بەلایە بە سوک سێری کردو بە تەبیعی بۆتە بەشێک لە ژیانی یان غیبەتی کردو بۆتە بەشێک لە ژیانی با گوناهەکە گەورەش بێ ئەم لە لای زۆر بچووک و ئاسایی بۆتەوە بۆیە بە بچووک سیرکردنی گوناهی بچووک لەسەر ئینسان گەورەیەک ابن مسعود قسەیەکی هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیماندار کاتێک کە گوناهێک ئەکا وا تەسەوڕەکە کێوێکی زۆر گەورە بەسەر کۆڵێوەتی ئەم لە ژێر کێوەکایە هاکە ئەم کێوە بکەوێ بەسەریە ئەفەرمێ ئەی فاجر چۆنە ئەڵێ کاتێک کە گوناهێک ئەکا وا تەسەوڕەکە مێشە شتێ بەسەر لوتیەوە نیشتۆتەوە هیچ تەسیرێکی لێ ناکە هیچ خەمێکی پێ ناخوا لە دڵی شتەکە بە گەورە سیر ناکە کەوابوو بەشێک لە گەورەبوونی گوناهە بچووکەکان ئەوەیە کە ئینسان خۆی بە بچووک سێری گوناهەکان کە ئەی چۆن ئێمە گوناه لە دڵمانە گەورە بکەین یانی تەسەوڕکەین ئەو گوناهانە زۆر گەورن بەسەر شانمانەوە و تەوبەی لەسەرکەین و بگەڕینەوە تەبەن هەموو ئینسانێک ئەو هەیە بەشێکی هەیە ئەو گوناهانە بەتایبەتی یەکەم جار تووشەبی من هەنە جار ئەبینم مەسەلەن گەنجێک هاتووە یعنی هەڵەیەکی کردووە بە مۆبایلەکەی هەڵەیەکی کردووە بەرامبەر بە کەسێک سیرەکی فرمێسک بەچاوێتە خوارەوە ئەگریێ ئەپاڕێتەوە مەوەساییان هەڵەیەکی ئەوام کردووە بڕواکەن جاری وایە شتێکی بینی و نەیوتوە شاهیدێکی حەقی نەداوە دنیای لێتەیەک چونکە یەکەم جارێتی شاهیدی بشارێتەوە بەس کە چەندین جار ئەمەی دووبارە و سێبارە و دەبارە کردەوە بەلایەوە ئاسانە بێتەوە بەڵێ جا چی بووە زۆر بە تەبیعی شتەکە وەرەگرێ جا بزانین چۆن ئێمە ئیماندار لە دڵمانە بین ئەو گوناه بچووکانەوە بچووک سیر نەکەن بە گەورە سیریان کە ئەفەرمێ بەوەی کە ئینسان بزانێ یعنی لە دڵی ئیماندارە حەڵاڵی خوا جەلە جەلالوهو بە گەورە سیرکە اینجا سەیری گوناهەکە نەکە سەیری ئەوە کە عیسیانی کردووە سەیری ئەوە مەکە بە حاڵ نەزەرێکت کردووە سیر کە فەرمانی کێ شکاندووە ئەو کاتە ئینسان وای لەیەکەوە سەغیر و بچووک بە گەورە سەیرەکە لە حەدیثە هاتووە لە ئیمامی بوخاریە ئەنەس بۆمان ئەگێڕێتەوە خادمی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ بەخوا ئێوە کردەوانێک ئەکەن لە چاوی ئێوە زۆر بچووکە وا تەسەوڕ ئەکەن ئەڵێن ئەمە تاڵێ مووی بچووکە وایەتە پێش چاوتان ئەفەرمێ لە عەهدی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر ئەو گوناهە ئێمە وامان نەزانی موبقاتە یەکێکە لەوانە ئیتر خوا لێمان خۆش نابێ یەکێک لە ئەکبەر الکەبائر دینماندا ئەماڵە بلالی کوڕی سعد ئەفەرمێ لا تنظر إلى صغر المعصية أو الخطيئة سيري بچووکی خەڵی ئەو گوناهەکەت مەکە ولكن انظر إلى عظمة من عصيت دائما سيري عظمة گەورەی ئەو کەسێک کە عصیانە کردو سەرپێچی کردو ئینسان کە سەیری عەزەمەتی خوا ئەکا هەر چۆنە بێ سەرپێچیە ڕاستە ئەمە سەرپێچێکی وردەڵەیە بەڵام هەر ئەکاتە سەرپێچی
بەتایبەتی ئەگەر کەسێک دڵی عامر بێ بە حوبی خوا جەل جەلالوهو پڕ بێ لە خۆشەویستی خوا بڕواکەن گوناهێک کە ئەکا بەلایەوە زۆر گەورە ئەبێ زۆر عەزیمە بێ چونکە ئەزانێ خۆشەویستەکەی لێ ڕەنجاوە ئەزانێ خوا جەل جەلالوهو لێ ڕەنجاوە بۆیە هەستەکە غوربەت لە بینی ئەم و خوایە دروستە بێ هەوڵ ئەدا پەیوەندێکە دروست کاتەوە ئەها مناڵی بچووک ئەگەر دایکی لێی تووڕە بێ و لێ عاجز بێ بە هەموو وەسیلەیەک بە هەموو وەسیلەیەک هەوڵ ئەدا ئەم مناڵە بچووکە دایکی ڕازی بکە هەوڵ ئەدا زۆر هەوڵ ئەدا دایکی ڕازی کاتەوە بۆچی چونکە دایکی زۆر خۆشەوێ ئەزانێ گەورەی دایکی ئەزانێت چەند پێویستی بە دایکێتی باش دەکەی بچووکیش بوو بێ بەڵام هەر هەوڵەیە دایکی عاد ئاشت کاتەوە عینەن بە هەمان شێواز ئەو کەسەی کە خوای جەل جەلالوهو خۆشەوێ دڵی عامیرە بە حوبی ئیلاهی بەخوا کە گوناهێکە با بچووکیش بێ تەوبەیەکی زۆر گەورەی لەسەر ئەکا لەعەلە خوای گەورە لێ عاجز نەبێ و لێ خۆش بێ و پەیوەندەکەی تێک نەچێ ئەمە دوو یەکەم دانە ئیسرار و مواظەبە گوناهی بچووک گەورە ئەکا دووهەم دانە بە بچووک سێریکردنی گوناهی بچووک گوناه بچووکە لێ گەورە ئەکا سێهەم دانە ئەوەی ئینسان شانازی بکە بەوەی کە گوناهی بچووکی کرد شانازی بکە ئەفەرمێ ومن الأسباب أن يفرح بالصغيرة دڵی خۆش بێ ويتمدح بها مدحی خۆی کا پێی بڵێ ئەرێ نەتبینی من چۆن فڵان کەسم با بڵێن سەیری خێزانی فڵان کەسم کرد بە کەسێکی تر بڵێ گوناهێکی سەغیرە یان چۆن باسی فڵان کەسم کرد یا چیم کرد ئەها مەدح شانازی بکە بەو کردەوە بچووکەی کە کردوێتی یان ئەها چوومە بەرامبەر فڵان کەس هەرچی خراپەکانی پێم وتا تا خەجاڵەتم کرد شانازی ئەکا بەمەی کە کردوێتی کە کاری موسڵمانی یان کەسێکی تاجر ئەڵێ ئاگات لێ نییە کە چۆن فێڵم لە فڵان کەس کرد و خەڵەتان و پارەکەم برد چۆن فڵانە کاڵای خراپم پێفرۆشت شانازی ئەکا بەوە سیارەی فڵان کەس زۆر خراپ بوو ئەبەو شێوازە و من بەوە نەمفرۆشت ئەوەی فڵان کەسی تر ئەبەو شێوە یان کاڵاکەی ئاڵتۆنی فڵان کەسم ئاوا فرۆشت هەر شتێک لە شتەکان شانازی ئەکا بۆ فێڵەی کە لە خەڵکی کرد هەموو ئەمانە نمونێ بچووک بچووکن بۆ ئەوەی کە گوناهە بچووکەکە گەورە ئەکەن کەوو سێهەم دانە بە خۆشیەوە لە گوناه مەڕوان شانازیشی پێوە مەکە بۆی گوناهە بچووکەکە دێ گەورە نەبێ چوارەمین دانە ئەن یەتەهاوەنە بستر الله تعالى ئەوەیە سوک سەیری ستری خواکە کە شاردوێتیەوە ئاخر ئێمە هەمومان بەخوا ستری خوا نەبێ لەگەڵ یەکترا ناتوانین دانیشین خوا زۆر زۆر ستری کردوین دیقەت بدەن هەموومان یەک دنیا گوناهمان هەیە خوا ئیشارێتەوە 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 تۆ ئیتر وا تەسەوەرکەی هەموو کاتێک هەر ئەبێ ئەم کردەوەی تۆ بشارێتەوە ئەوە نییە وا بزانی خوا هەموو کاتێک هەر سترت دەکا ئەوها نییە بۆیە بە سوک نابێ سەیری ستری خوا بکرێ یان هێمنی و نەرمی خوا یا مۆڵەتدانی خوا بە ئێمە خوا جەل جەلالوهو یمهل ولا یهمل مهلت ئەدا مۆڵەت ئەدا بە ئینسان جارێ گوناهەکە ئیشارێتەوە دوان سیان دە ولا یهمل بەڵام قەت ئیهمالی ناکە ئللا کاتێک ئەزانی لە کاتەکان عقوبەی ئەدا ئەگەر ئەم دەوامی هەبوو بۆیە ئەم ئینسان وا تەسەوور نەکا کە خوای گەورە ستری ئەکا ئیتر وەکو بڵێ واجبە لەسەر خوا هەموو جارە ستری بکە نابێ ئەم تەسەوراتی هەبێ هەر ئەوە گوناهە بچووکەی گەورە ئەکە چەند جارێک گوناهی بچووکی کردووە خوای گەورە ستری کردووە پێی وابێ ئیتر هەر ستری ئەکا هەتا ئاخر نابێ بە سووکی سەیری ستری خوا بکە چونکە ئینسان نازانێ جاری وا هەیە ئیستیدراجمان هەیە خوای گەورە پەنامان بە لە ئیستیدراج بینیوتانە وەختی خۆی کاتێک کە داویان ئەنایەوە بۆ چۆلەکە داوەکە ئەنرایەوە ئایا تەنها لەناو داوەکە گەنم دا ئەنرایە لە دەوروبەریشی دا ئەندر چونکە ئەگەر تەنها لەناو داوەکە بووایە ئەو چۆلەکەی نەئەهات بەڵام کە لە دەوروبەری وردە دەکە گەنمەکانی خوار کاتێک ئەزانێ قاچێکەوتە ناو داوەکەەوە ئیستیدراج بەو شێوازەیە هەندێک کەسی زاڵم هەیە ئیتر زاڵمە لە نەفسی خۆی زاڵمە لەگەڵ دەوروبەرە خوا جەل جەلالوهو ئیستیدراج یەکە بەرەو ئاگر
لەویا کاتێک ئەزانی قاچێکێتە ناو داوەکەی خواوە جەل جەلالوه. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێت زۆر لە ئیستیدراج بترسێ، وا تەسەوور نەکە کە خوا سەتری کردووە و کەس پێی نازانێ و ئیتر ئەمە شەرافەتی ئەم ئینسانێ ناوەڵڵا جاری وا هەیە قەباحەتی ئینسانەکەی کە خوای گەورە سەتریەکە هەتاوەکو هەڵەی گەورەتر تووشێ بێ. بۆیە ئەبێ زۆر ئاگەمەند لەو خاڵەش بێت چوارەم کە سەتری خوا جەل جەلالوه بە سووک سیر نەکە. یەکیشتر لەوانە کە گوناها بچووکەکەت گەورە ئەکا ئەوەیە کە ئینسان خوا سەتری کە خۆی بە زمانی خۆی سەترەکە نەهێڵ بچێ باسی کە لەناو خەڵکە. باسکردنی گوناهی بچووک طبعاً هەموو باسکردنێک ڕەواجدانە بە گوناه، بۆیە گوناهەکە گەورە ئەبێ. هەموو باسکردنێکی گوناهی خۆی ئینسان ڕەواجدانە بە گوناه ئەبێ ئاگامان لێ. بۆیە ئینسان جاری وا هەیە باسی گوناهەکانی خۆی ئەکات لە بچووکیە و گوناهەکانی گەورە ئەکات چونکە ڕەواجیشی پێدا ئەو کاتە. ئەفەرمێ لە صحیحەینا هاتووە ئەفەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين. هەموو ئومەتەکەم تەواو کێشەی نییە معافایە خۆی گەورە عەفوی ئەکا ئیلا ئەوە نەبێ بە ئاشکرا گوناهەکە. یعنی کاتێک ئینسان بە ئاشکرا گوناهەکە هەر گوناهەکە نییە دعوەشی کردەوە گوناهەکە دیعایەشی کردەوە گوناهەکە. ئەفەرمێ وإن من المجاهرة بەشێک لە مجاهرە ئەوەیە أن يعمل الرجل العمل بالليل ئینسان بە شەو کردەوەیەک بکە کەس پێی نەزانیوە ثم يصبح وقد ستره الله عليه ڕۆژەکاتەوە خوا شاردوێتیەوە کەس پێی نەزانیوە کەچی کەسێکە بێنێ یا فلان فلان کەسی ڕەفیقم ئەم شەو ئەوەم کرد ئەبەو شێوازە خوا ئیشارەتەوە ئەو سەتری خوا لا ئەبا خوا ئیشارەتەوە ئەو سەترەکە لا ئەبا. ئەمە گوناها بچووکەکان گەورە ئەکە. ئینسان نابێ باسی گوناهەکانی خۆی بکە. جارێتر عەرزم کردوون حتا لە دوعایە ئینسان باسی گوناهەکانی خۆی ناکاڵێ خوایە لەو گوناهەی کە خۆت ئەزاندی خۆی عەفوم کە ناڵێ فڵانە گوناه چونکە ئەڵێ سوبحان الله هەنێ جار خوا ئەم کەسە عەفو ئەکا مەلائیکەش لە بیریان ئەچێتەوە لە نامەی ئەعمالیشە ئەشۆرێتەوە ئەو گوناه خراپ. بۆیە قەت باسی گوناهەکانی خۆی ئینسان لا هیچ ئینسانێک نەکە. زۆر کات ئینسان ئەبێت لە حب و شدەتیا بۆ دین باسی گوناهەکانی لە خەڵکی تر ئەکا نابێت. تەنانەت ئەگەر توانیت خۆت گرفتەکانی خۆت چارەسەرکەی لای زانا و داناکانیش گوناهەکانی خۆت باز مەکە خۆت سەتر کە خوا سەتری کردووی بۆی لە بەشی گوناهەکانە بەشدار نەبی بڵاوکردنەوەی گوناهە چونکە باسکردنی گوناهەکانی جۆرێک لە تێکچوونی باری زەوی تایە. ژینگەی زەوی بە گوناه تێکەچێت چ بە باسکردنی چ بەکردنی ئەبێ ملاحەزەی ئەوە بکە. شەشەم دانا خوا پەنامان بایە خوا ئەوەیە کە ئەو کەسەی گوناهەکە ئەکە زانایەک بێت یان ناودارێکی موسڵمان بێت خەڵک شوێنی کرد ئەمە تەنها عالمێک و مەلایەک ناگرێتەوە ئەم مەسەلە خەڵکی عامە ئەگرێتەوە خەڵکی موسڵمان کە ئیشارەتی بۆ کرێتەوە کە بوو بە زانایەک و شوێن خەڵک شوێنی کەوت ئیتر گوناهە بچووکەکەی گەورەیە لای خوا بە گەورە لەسەری ئەنووسرێت. أفرمي أن يكون المذنب عالما يقتدى به. أفرمي أويك كابري مذنب قناكار زانايك وخلق شويني أكا فإذا علم منه الذنب أجر خلق زانيان أو قناها أكا كبر ذنبه قناكي زور قور أبي بونمونا حريري لبركل أو رشمي لبركل لجيرو كسبي نازن دوهاي كخلق زانيان أو رشمي لبركل دوا خلق مودة سكابة لبركلني أو رشم كحرام قناكي قور أبي یان چوو بۆ لای زاڵم و کار بەدەستان. طبعا زەڵەمە دروستە کەسی ئیماندار بە تاتی زانا بچێ بۆ لایەن بەڵام مع ئینکاری المنکەر بڕوە لێ بۆچی بۆ تێگەیاندن و ئینکاریکردن لێیان. جارێک ئەڵێ ئیبن تەیمیە سەردانی سەیف الله قودسی کرد سەردانی غیری سەیف الله قودسی کرد لە بابڵێن مەلیکە زاڵمەکانی زەمانی خۆی کرد چونکە لە زەمانی سەیف الله و دوای ئەویشا بووە ئەڵێ کاتێکە ڕۆژت ئەڵێ پێوت قوربان پیاوێکی گەورەی وەکو تۆ چۆن هاتیتە لام من ئەهاتمە لای تۆ. ئیبن تەیمیە زۆر سەریع الجەواب بووە ئەڵێ ڕووی تێکرد پێوت وتی فرعون و موسا نە تۆ لە فرعون بەهێزتری نە من لە موسا باشترم. موسا عەلەیهی سەلام ئەچوو بۆ لای فرعون لەبەرەوە ئەکرێ عالم و زانا بچێتە لای کار بەدەست
بەڵام ئەبێ بزانێ بۆچی ئەچێ هەدەفەکەی ئینکاری منکەرێک کە هەیە پێی چاک بکە هەوڵی لەگەڵا بدا بە حکمەتی خۆی بە دانایەتی خۆی بیگێڕێتەوە چکە خۆی گەورە ئەمری کرد بە نبينا موسى عليه السلام كبشت لا ظلمه ولا فرعون بلام وقولا له قولا لينا دو پیغمبر عليهم الصلاة والسلام هارون وموسى تشون فرموي زور بنرمي إنكاري منكر إما أو كشمان هي وأزانين أو هيك بتوري بلين أو شتنكي أوانية بهر شوازي للشوازة كان بأو كسوها ليبكيك منكرك جيبجينك وإنكاري منكر أفرمت شون بولاي ظالم كان ببيع وإنكاري منكر لقل يعني أبكات ئەوەش خۆی بۆ خۆی خەڵک وای لێ کە چاوی لێ ئەەکە خەڵک هەمووی ئەڕوە یان زمانی گوێنی بە خەڵک ئەدا ئەوەی خەڵک شوێنی ئەکەوێ یان لە عیلمەکانە خەریکی کۆمەڵە عیلم بوو تەنها بۆی جاه و ناو دەرکە طبعا لەو زانەیە جاهلتر نییە بێ ناو دەرکە یعنی بڕواکە ناو دەرکردنێکێکە لە بەڵا زۆر گەورەکان بەسەر ئینسانەوە هەر ئەوان ناوە دەرکرد ژیانە ناوێن ها لو فرماشتا عائشة دايكمان رضا رحمة خوي لي باسي بيغمريانك صلى الله عليه وآله وسلم أفرمي لا شيء زور بهيزو إلى أن حطمه الناس حتى خلقيش كان يعني أون دخلك أهاتن أوانك أون ديان راء قرد طبعا بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم نموني قدويكي قوري حج كستوقي لقلا كده حتى دسيلانا أم دسيلانا أبد حتى كسكنا الرشتاي أمنا أروشت قد ڕوشکێنی نەئەکرد ئەفەرمی خەڵک ئەوەندەیان ماندوو کرد ئەوەندەیان حەتەمەه الناس بۆیە ئەو کەسێک کە ناو دەرەکە لە سەرەتایە لەوە چی حەسکە ناو دەرکەوەوانە بەڵام دواتر بەخوا گیرە خوا دەست ناوی خۆیەوە خواخواتی کەس نەیناسی یەکێ لە بەڵا گەورەکانە جا ئینسان فێری هەندێک علوم بێت تەنها مەبەستی جاه و شۆرەت و ئەمانە بێ خەڵک شوێنێکە خەڵکیش بۆ ئەو علومانە ئەخوێنێ بۆ نوع علمی جەدەل فێر بێ خەڵکی شوێری علمی جەدەل ئەبێ گوناهەکانی گەورە ئەبن ئەفەرمێ ئەمە خەڵک شوێنی ئەکەوە لەو گوناهەکان گەورە ئەبێ ئەم ئەمرێ شەڕەکەی لە دوای خۆی ئەمێنە خەڵک هەر ئەڵێن فڵانە زانە ئەوەی کرد ئەی هاوار خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە مرد گوناهەکانی لەگەڵی ئەمرن بەخوا چۆن تاعەت بە دواتا دێ هەنێ جار گوناه بە دواتا دێ لە قەبرە خۆشبەختی بۆ کەسێک کە ئەمرێ گوناهەکانی لە پشتیەوە ئەمرێ و کۆتایی پێ لفرمايشتا هاتو أفرمي من سن في الإسلام سنة سيئة هركا الإسلام سنة كوشتك خلق شويني بكوي سيء خراب بك كان عليه وزرها ووزر من عمل بها بعده گناهی خوي وگناهی أوانج لدواي خوي أو كردوا جيبا كان هموي بسر كولي وأبي من غير أن ينقص من أوزارهم شيء بەبێ ئەوە یەکدانە لە ویزر و لە گوناهی کەمیا یەکێکیان کەم بێتەوە چۆن جارێک عەرزم کردن مۆسا نورسی ئەفەرمێ خێر و ئیحسان وەکو خۆر ئەو هەیە هەرچی خەڵکەیەتە دەرەوە هەموو ئیسفادە لە خۆرەکە هەر کەسە بە ئەنداز و شێوازی خۆی لە خۆریش کەم نابێتەوە خوێنی قورئان بە جەماعیە بەو شێوازێ بەخوا گوناهی شەر وەکو خۆرەکە ئەو هەیە لە خۆرەکە کەم نابێتەوە هەر هەمووی زەرمەند ئەبێ لێی بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێت لە مەسەلەی هەر شتێک زانیمان خەڵک شوێنمان ئەکەێت ئیتر خەڵک شوێن کەوتن مەرج نییە بەخوا جاری وایە باوکێکە مناڵەکانی شوێنی ئەکەون بۆ عیسیان جاری وا هەیە کەسێکە لە گەڕێکێکا شۆرەتێکی پێیا کرد و خەڵک شوێنی ئەکەوێت زانایەکی زۆر گەورەیەوە هەموو خەڵک شوێنی ئەکەوێت خوای گەورە پەنامان بە هەموو ئەمانە کۆمەڵێک گوناهن کە وردە با بڵێن گوناهی پەناگوناهن یا با بڵێن لە هامیشی گوناهن کە گوناهەکان بەرزەکەنەوە گەورەی ئەکەن و زۆر ئاگامان لێبێ عالم دوو وەزیفەی هەیە وەزیفەیەکی ئەوەیە کە گوناه نەکە وەزیفەی دووهەمی قورسترە ئەگەر گوناهێکی کرد ئەبێ ئیلله بیشارێتەوە ئەشکرای نەکە ئەبێ هەوڵی ئیخفای بدە سوبحان الله ئەم قسەی ئیمامی غەزالی زۆر گەورەیە ئەگەر خەڵکی واجب بێ لەسەری کە گوناه نەکە زانا واجبە لەسەری کە گوناهیش نەکا و يعني يا بابلين توبه بك لە گوناهەکەی ئەگەر کردی و بشی شارێتەوە بۆی کەس نەیبین ئەفەرمێ هەر چۆن گوناهی عولەما گەورە ئەبێت چاکانیشیان طبعا گەورە ئەبێ ئەگەر خەڵک شوێنیان کەوێ بۆیە زانا وا باشە لە جلو بەرگ و نەفەقات و ئەوانە هەر هەموویە ناوەڕاست بگرێ نە ئەوە بێتەوە هیچی نەبێت نە ئەوە بێتەوە هەموو شتێکی بێ لەو نێواندەیە
بۆ ئەوەی چووکە خەڵک چاوی لێ ئەکات ئەبێ خۆی بپارێزێت لەکوێ خەڵک شوێنی ئەکەوێزانە ئەبێ لەوێ زۆر ئاگای لێبێ لە خەیرە ئەو شوێن کەوتنە بەکاربێنێ چەندێک ئەم بەسادەیی چوو بەلای با بڵێن سەلاطینەکانەوە ئەوانیش زیاتر خەڵک شوێنی کەوت گوناهی هەر هەمووی بۆی ئەڕوا لەوە ئەچێ خۆی سەلامت بێ لەم سەردانە بەڵام زۆر کەسی تر هەیە ئەڕوات و سەلامت نابێ و ناگەڕێتەوە ئەفەرمێ جاری تر ڕیوایەتمان کردو باسمان کردو کە مەلیکێک بە زۆر ئەویست خەڵک ئەبێ ئیلا گۆشتی بەراز بخۆ ئەڵێ زۆری ئەکرد لە هەموو کەس هەر ئەبێ گۆشتی بەراز بخۆن ئەڵێ پیاوێکی عالمیان هێنا وتیان بە کار بەدەستەکەی با بڵێن حیمایی مەلیکەکە وتیان بڕۆ مەڕێکی ناسک بۆ ئەم سەر ببڕۆ بۆی بێنە ئەفەرمێ کاتێک کە بۆیان نزیک کردەوە دەستی بۆ نەبرد فەرمووی ئەمرکەن بە کوشتنی ئەڵێ حاجیبەکە چرپانی بە گوێ وتی بیخۆ کورە ئەمە بەراز نییە چووم ئەوەم کردووە شتێترم بۆ تۆ هێناوە بۆی تووشی گوناه نەبی با نەتکوژێ فەرمووی کورە جا کێ ئەزانێ لە دوای من کە ئەمە مەڕ بوو بەراز نەبوو ئەمە مەڕێکی ناسک بوو کێ ئەمە لە دوای من ئەزانێ کەس نازانێ هەمووی بە دوامایەت و هەمووی تووشی و گوناهە ئەبێ گوناهەکە لە کۆڵی منە ئەوڵا بم کوژێ باشتر بۆیە ئینسان لەوە ئەچێ خودی شتەکەی خۆشی حەڵاڵ بێ ئەبێ هەندێک لە حەڵاڵیش دەست بگرێتەوە مەخیفەتی ئەوەی کە نەوەکو خەڵک بکەوێتە ناو حەرام و گوناهە و شوێن ئەم بکەون لە دڵیانە پیان وابێ ئەم ئیشە مادام ئەو ئەیکا جۆرێک لە حەڵاڵی و لە جەوازێتی تێ داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە یا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە عەفومان کە تەوبەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە تاعەتە کورچووکاڵەکانمان لێ قبوڵ کە یا ئیلاهی گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە لە گوناهە بچووکەکانمان ببوورە لە گوناهە گەورەکانمان ببوورە خوای گیان گوناه لە پێش چاومان ناشرین بکە یا ڕەبی خوای گیان گوناه و عصیان لە پێش چاومان قەبیح کە یا ئەکرەم الئەکرەمین مەمان گێڕە لەو عەبدانەی گوناهەکان لە پێش چاویان سووکە و بە سووک سەیری ئەکەن یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە خەیرە بەکارمان بێنە بمان خەرە سەر خەیر دامان مەزرێنە لەسەر خواناسی دامان مەزرێنە لەسەر دینداری یا ڕەبی خوای عاقبەتمان خەیرکە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت عفو مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناهی خۆشەویستانمان ببوورە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە خوای هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە دڵی هەر موسڵمانێکمان ئازار داوە خوای لە گوناهی ببوورە غەیبەتمان کردو لە گوناهی ببوورە یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەسەمان کۆمەڵە گرفتمان هەیە دڵمان پڕ لە داواکاری بۆ تۆ یا ئیلاهی خوای تۆ خۆت زۆر دەوڵەمەند و گەورە و کەریم پێمان عەتاکەوەی ئەمانەوێ یا ئەکرەم الئەکرەمین ئەومان بحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە هیدایەتمان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەومان گونەهبارە ڕێڕاستی پیشان بدە تەوبەکانمان وەرگرە تەوبە بخەرە سەر زمانمان یا ڕەبی خوای گیان لەم مەجلیسێ خۆمانەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین هاواری ئەم مەجلیسێ ئێمە سەلامی ئەم مەجلیسێ ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم سەڵەواتی خۆت بەسەریا ببارێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان عەفومان کە خوای داوات لێ ئەکەین شەرمەزارمان مەکە ئەمڕۆ نامەی ئەعمالەکان عەرزی پێغەمبەریان ئەکرێ صلی الله عليه و آله وسلم یا ڕەبی خوای گیان کردەوە باشەکانمان نیشانی ئەو بدە بمان گەڕە لەو عەبدانەی کە ئەو لێیان ڕازیە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئێمە زمانمان کولە لە دوعایە هاوار ئەهێنین بە دەنگی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم داوات لێ ئەکەین هەر چاکەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێگرین و پەنامان بدە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.